دوێنێ نوێژی بەیانی گەنجەکان گوێ بگرن. دوێنێ شەو لە ژیان نەبوو، ئێستا لە ژێر خۆڵدایە. گەنجێکی خواناس تەمەنی 16 ساڵە دەڕات بۆ مزگەوت. ئەم گەنجە خۆشەویست و خواناسە ڕەحمەتی خوای لێ 16 ساڵە تازە پێئەگات. چاوەڕێی قامەت دەکات، قورئان دەخوێنێ، قورئانەکەی بەدەستەوەیە. کاتێک قامەت دەکرێت دەچێتە ناو نوێژەوە، قەدەری خوان ناو نوێژەکە دەکەوێت. آخر خێرێ ئینشاءالله. دەیبەن بۆ خەستەخانە، کاتێککە دکتۆرەکان تەماشا دەکەن جەڵدەی دڵ لێی داوە. ئەم گەنجە تەمەنی 16 ساڵە لە ناو نوێژدا جەڵدە لێیدا، جەڵدەی دڵ. بەڵێ ئەم گەنجە ڕەحمەتی خوای لێبێ کاتێک دکتۆرەکان بە دیاریەوەن قسەی زۆر لەگەڵا دەکەن، کاتێک دەیانوێت شتی بۆ بکەن و دەڵێن بەڕاستی ئەمە جەڵدەیەکی زۆر قورس لێی داوە، لە دڵی داوە. بەڵام ئەم گەنجە کەمێک هۆشی هەیە، ئاگای لە خۆیەتی، ڕەحمەتی خوای لێبێ. دەستی دکتۆرەکە دەگرێت، بە دەستی ڕاستی دکتۆرەکە دەگرێت، دەڵێ دکتۆر گیان بەڕاستی خۆتان ماندوو مەکەن. دەفەرمێ سوێن بەخوا بەهەشتم پێشاندرا، بەهەشتم بە چاوی خۆم بینی، وەڵڵاهی بۆنی بەهەشتەکەم من دەمرم. ئەوە زۆر گرنگە، چونکە ئینسانی ئیماندار حەدیثێکی زۆری لەسەرە. ئەو کەسەی لە ئیماندار بە خوا ترس بێ، پێش ئەوەی ڕۆحە پاکەکەی دەرچێت جێگای خۆی لە بەهەشتا نیشانە دەن. فڵان کەس ئەمە جێگای تۆی لە بەهەشتا، مزگەنی ڕەزامەندی خوای پێدرێ. گەنجێکی تۆبەکار گەڕاوەتەوە بۆ لای خوا تەمەنی 16 ساڵە، بۆ ئێمە لە خوا ناترسین، شەرم ناکەین نەخوا. بەڵێ شایەتمان دەهێنێت ئەو دکتۆرە دەگری، بەڵام چۆن دەگری؟ دکتۆرەکەی تر دەڵێت بۆ دەگری، خۆ چەندەها کارەسات ڕووی داوە، دوای کە ئەو گەنجە وفات دەکات 4 جار شایەتمان دەهێنێ بە دکتۆرەکە دەڵێ گوێت بێنە لای دەمی منەوە، پێی ئەڵێ وەڵڵاهی من دەمرم، بۆنی بەهەشتم کردووە، وەڵڵاهی من بۆنی بەهەشت دەکەم، دەمرم، من بەهەشتم نیشاندراوە. خۆتان ماندوو مەکەن. ئەو گەنجە دوایەوە کە وفات ئەکا و شایەتمان دەهێنێ، جاری 4ەم ئەڵێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله، بەشی دوم شایەتمانەکە تەواو ناکە وفات دەکات، ژیانی پاکی خۆی دەسپێرێت. ئەم دکتۆرە زۆر دەگری، دکتۆرەکەی هاوڕێی پێ دەڵێ بووە دەگری، خۆ چەندەها کەس هەیە، چەندەها کارەسات و حادیسەت بینیوە، بەڵام بۆ ئەم گەنجە دەگریت؟ دەڵێ ئەو گەنجە ئاوای بە من وت، خۆتان ماندوو مەکەن، من دەمرم، وەڵڵاهی دەمرم، بەهەشتم نیشاندراوە، بۆنی بەهەشتەکە. گەنجەکان با ئێمەش دەخوا